لەم لەولاوە غازمان دەستکەوتو بەیانی لەوانەیە 50 تا 100 دوتنی بکەینە ناو بازار. لە شەمەی ڕابردووە تا ئەم شەمەیە نرخی غاز بووە بە 2 هێندە. ئەگەر لە هەفتەی ڕابردوودا نرخی بە 425 دینار بوو بێت، ئێستا نرخەکەی بووە بە 900 دینار. ئەمە ئیبینن ئەو نرخانن کە لە یەشێک لە بەڵزیخانە بازرگانیەکانی شاری سلێمانی دانراوە لێستا دەنووسراوە نرخی غاز 900 دینارە. بەڵام تا ئێستا نرخی بتڵی غازی ماڵان غازی حکومی گران نەبووە، نرخەکەی هەر 6500 دینارە. لێرە عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غازی لێگە فەرمووی سڵاو لێ بکە عومەر، نرخەکە لەم بەیانیەوە گران بووە، هۆکارەکە چێ بەم شێوازە گران بوو. ئایا گرانتر ئەبێت و تاسیری بێت لەسەر بتڵی غازی حکومی؟ غازی بازرگانی گران بووە چونکە حکومەت سەیطەری نییە بەسەر بازرگانیە، ئازادە، بازاڕی ئازادە، لەبەرەوەی لە کۆرمۆر هیچ ناکات، لەم لەولاوە هیچ نایەت. ئێمە بەڵام ئێمە تەنها بتوانین سەیطەرە بکەین بەسەر نرخی غازی ماڵانە. نرخی غازی ماڵان گران ئەبێت؟ نەخێر، هەر 8.5 هەر 8.5 هەشمانە تا ئێستا هەر خەزنمان نەرماوە. بەڵام ئێستا بەرنامەیەکمان سوپاس بەخوا بەرنامەیەکمان بەدەستەوەیە، سوپاس بۆ ئاسایش جەنابی کاخالی ماوەتی هاتووەتە سەر خەت کە لەم لەولاوە غازمان دەستکەوتو بەیانی لەوانەیە 50 تا 100 دوتنی بکەینە ناو بازار. چۆن ئەم ئەم بە ئەو کەسانی کە فرۆشن یا خۆتان دابەشەکەن لە خۆمان دابەشەکەین هەموو بریکارێک فەرمانبەرێکی خۆمان یەخینە ناو لەگەڵ دوتنیەکە بێ و ئاگاداری فرۆشتنەکەی بێ. باشە لە بەنزیخانەکان خڕباڵغێکی زۆرێ، هەوڵاتیشی زۆر هاتۆ بۆ کڕێنی غاز. ئەمە بتڵێ چەنەکەی لە بەنزیخانەکان ئێستا خەڵک ناقینیە گەڕێت، ینی بەڕاستی زۆر لە بریکارەکانمان ناگەڕێن. من لۆمەی خەڵک ناکەم ئەگەڕێ. ئێستا 20,000 دینار بای 20,000 دیناری تێکردووە چاوم لێ بوو 22 لیتری تێکردو بای 20,000 دینارە. بتڵێ چەند ئەگرێ؟ 24 لیتر. 24 لیتر. باشە بتڵێ غاز لە بەنزیخانەکان چۆتە 20,000 دینارەوە، بەڵام لە حکومەکە بە 6500. ئێستا بە 9000 چون غەرامەمان کردووە، بریکارێک بووە چون غەرامەمان کردووە، ئێتر نازانم چەند غەرامەیەکن لیژنەی باڵا. غاز دەستەکە چکار بە پرسیارمان لە 1-2 غاز فرۆش کردووە لە شاری سلێمانیە، ئەڵێ غاز دەست ناکەوێت ئێستا. قسمێک معمەلمان سفر بۆتەوە، ڕاستەکە. بەڵام قسمێک معمەلمان غازی ماوە 15 تا 12 کارگەمان غازی ماوە، بەیانیش مەجموعەی غازی زۆر خینە بازارەوە. باشە بەو غازی کە خەنە بازارەوە بەوەشی کە هەیە لە سلێمانیە بەشی چەندمان ئەکادەمە؟ وەڵی بینە سەر ئینشاڵڵا مایەکە ڕوا لەوانەیە 20 ڕۆژێک دەربەرینە سەر ئینشاڵڵا. 20 ڕۆژەی مەڵێ. ئەی لەبارەی دۆخی بەنزینەوە ئەمیش گران بۆ بە هەمان شێوە؟ بەنزینش گران بووە، بەڵێ وەکو لەگەڵ نوێنەری بەنزخانەکانە کاک بەمەند قسەم کرد بڵێ گران بووە 50 دینار سەرکەوتووە بۆ هەر سێ جۆرەکەی. بڵێ ئەو کەسانی کە بۆ نمونە بەنزیخانەکان هیچ بکانی بێشیان بۆ دانانرێت لەبارەی غازەوە؟ غاز نا ئازادە، بازاڕی ئازادە، من ناتوانین بیکەین نان بە بازرگانی کردن ناتوانین. دەستەکانە خۆش سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمڕۆ هەم نرخی غاز گران بووە، هەم نرخی بەنزینیش گران بووە. هەرسێ جۆرەکەی بەنزین سوپەر و محەسەن و نۆرماڵێکی 25 دیناری چۆتە سەر، غازیش 900 دیناری چۆتە سەر بۆ بە 900 دینار کە نرخەکەی بۆ بە 2 هێندەی شەممەی ڕابردووە. لە باوەی هەفتەیەکدا بەوەی ئەو شەڕ و ئاڵاوزیانی کە هەیە نرخی غاز و بەنزینی تیجاریش گران بۆ بە هەماشەوە، بەڵام نرخی غازی حکومی تا ئێستا بتڵی بە 8500 دینار. کەسێ بە گرانتر بیفرۆشێ یاخود بیشارێتەوە ئەوە غرامە دەکرێت.